بەشێکی زۆری داهاتی خاڵە سنوورەکان ناگەڕێتەوە بۆ خەزانەی حکومەت هەرێمی کوردستان مختصەن داهاتی ئیبراهیم خەلیل کە بە ژێر راپۆرتەکان ئەوەی کەم بەرجەمان کەوتووە 170 داهاتەکەی ناگەڕێتەوە لە خاڵی سنووری حاجیۆمەران کە من بە بەڵگە بڵاوم کردو لە پێشتردا ئێستاش لێرە بەڵکانتان بۆ دەخەمەڕوو ئەگەر متابعە بکەین یافای گومرجی بۆ کۆمپانیا کراوە کە بە سیارەی عراقی داخلی ئەو دیوی سنوور دەبن بە سیارەی ئێرانی تۆمار دەکرێن بۆی کە خازە ئیش نەبن بەلێ برسینەوە کە تەنها داهاتی سیار ڕۆژان نزیکی 50 میلیارد دینارە کام داهاتانە ناگەڕنەوە بۆ خەزانەی حکومەت هەرێمی کوردستان داهاتی نەوت کە مەشاکلێکی یەکزار گەورەی تێدایە سەرباری ناشەفافیت لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بەشێک لە کۆمپانیا حزبەکان مستەفیدێکی سەرچین و پارێکی زۆریان دەست دەکەوێت کۆمپانیای تورکی هەیە مستەفیدە و پارێش زۆری دەست دەکەوێت لە هەمان کاتدا کۆمپانیامان هەیە لە هەرێمی کوردستان کە نەقلی بۆڕی دەکات ڕۆژانە 6 میلیۆن دلاری دەست دەکەوێت بەڵام حکومەتی هەرێمی کوردستان موسە بە لێبڕنی سڵاوی سوێکەوە دابەش دەکات بۆ ئەوەی کە ئەم داهاتان ناگەڕنەوە حکومەتی هەرێمی کوردستان و ئێمە چەندان جار داوامان کردووە بە یادداشتی فەرمی کە دانیشتنێکی فەرمی لەسەر لێبڕینی موسە بکرێت حکومەتی هەرێمی کوردستان ئامادەی دانیشتنەکە نەبووە بۆ مەبەستە من ئەمڕۆ بایکۆت دانیشتنی پەرلەمانم کرد بۆی کە فشارێک دروست بکەین بتوانین کارێک بکەین کە موسەخۆرانی هەرێمی کوردستان حق و شایستدارەکانی خۆیان وەربگرن لە کاتی خۆیاندا موسە وەربگرن بەبێ لێبڕین چونکە پێمان وا داهاتەکان ئەوەندە زۆرن ئەگەر لە خەزانەی حکومەت کۆ بکرێنەوە پێویست بۆ ناکا کە بە شێوەیەک لێبڕنی موسە بمێنێت لە کۆی خاڵە سنوورەکان لە هەرێمی کوردستان مشکلەی گەورە هەیە پێشتر چەندان جار بە یادداشتی فەرمی حکومەتمان ئاگادار کردوێتەوە لەوەی کە هەموو داهاتەکان کۆ بکاتەوە لە پاکێجی بودجەدا بینێرە بۆ پەرلەمانی کوردستان ئەوە ستەنەی مالی گەشتنیەوە تا ئێستا بودجە نەهاتووە بۆیە ناتوانین کێشان چارەسەر بکەین تا حکومەت بودجە نێرێتە پەرلەمان و ئێمە تکرار دەکەینەوە بۆی کە تەواوی داهاتی خاڵە سنوورەکان بنێرێنە پەرلەمانی کوردستان و بۆ معلوماتی جەنابتان لیژنەیەک پێکێنراوە بۆی کە داهاتی خاڵە سنوورەکان شەفاف بکەوە بینێرێتەوە بۆ خەزانەی حکومەت نۆ مانگە لیژنەکەمری بۆ دەرسوتای دەست بەکار نەبووە یعنی من نازانم بەڕاستی حکومەت هەرێمی کوردستان بۆ تێم لیژنە دەست بەکار ناکات و ئێمە لەگەڵەوەین 100% تەواوی داهاتەکان بگەڕێنەوە بۆ حکومەت و لە چوارچێوەی بودجەدا بنێرێن بۆ پەرلەمانی کوردستان تاوەکو خەڵکی کوردستان تێیدا مستەفید بێت